بەرامبەر سەنگەری مسلمانەکان 3000 مسلمانیان سەربڕ بەس بەدەم خۆشە 3000 کەس بەرچاو دۆکوش. من ئەزانم سەلاحەدین چۆن وفاتی نەکرد لەو کاتێ، چۆن جەرتەلەی نییە. ئێمە شەقە بمرین ئەو لە خەفەتە ئێمە لە خەجاڵەتیە ئەمێ ژۆ چا دووبارە بێتەوە لە هەر شوێنێکا مسلمانان لێیان نەدرێ کەس خاوەنیان نییە. لەمڕۆ لە مسلمان بێخاوەنتر نییە. ئەو نەناڕەحەت بوون نامەیان نات بۆ سەلاحەدین وتیان سەلاحەدین لە تین و توانامانە نەماوە تەسلیمە بین. سەلاحەدین هەر تەشجیعێکردن هەر هەوڵێدا. اینجا قاضی شەداد دەفەرمێ سەلاحەدین وەکو ئافرەتی جەرگ و تاوی لێ هاتبوو هەر ئەهات و هەر ئەچوو. دەمان و دانیشە ئیسراحەتێ بکە ئەو خەڵکە لە ناوە بوو تەوق کرابوو نەدەسی پێیانەگەی خەڵکی غەزا نەنانی بۆ ئەبردن نەچەکی بۆ ئەبردن هیچ توانایەکی نەبوو پشێ لەو خەڵکە نزیک بێتەوە. خەڵکی غەزا و خەڵکی عەکایەک شتەوە کرد. ئەم مێژووە چەند جار دووبارە بێتەوە پێتان سیر نەبێ. ئەڵێ سەلاحەدین زۆر ناڕەحەت بوو وەکو ئێمە نییە لە ماڵەکانی خۆمانە دانیشین کۆرە بڵێن جاوان حەقمان چییە بەسەریانەوە. ئەڵێ سەلاحەدین وەکو ئافرەتێک و دایکێکی جگەرس و داوی لێ هاتبوو هەتا وەکو خەڵکەکە ئەنجا هاتن بۆ لای شێ هاتن بۆ لای خاچبەرستەکان وتیان با سوڵح بکەین. وتیان سوڵح لەسەر چی؟ وتیان سوڵح لەسەر ئەوەی کە ئێمە لە شارەکە بینە دەرەوە شارەکەتان بۆ چۆڵکەین هەچی چەک و پارە و سەروەت و سامانی تیای بە خۆتان چۆن ئێمە لە بەیت المەقدیسە لە قودسە چاوپۆشیمان لێکردن ئێوەش لێرە ڕێگەمان بن با بچینە دەرەوە. سەلاحەدین وتی کاکەجان بەرامبەر هەر دیلێکتان ئێمێ بەرامبەر بە هەر کەسێک کە لە عەکا بۆم دەرەکەن من دیلێکتان بۆ ئازاد دەکەم 209,000 دیناری ئاڵتونیشتان ئێمێ سەلیبی سەڵەبووتشتان بۆ گەڕێن بۆ چیتانەوێ بۆیان بۆتانەکەم بەس ئەو خەڵکەی ناوە مەکوژن. ڕیشار قەلب الئەسەد وتی دێ بزانم چیمان بۆکەی. سەلاحەدین هەرچیەکی کرد پاری کۆ کردەوە 500 دیلی بۆ هێنان وردە وردە دوفعەی یەکەمی تەسلیم کرد. وتیان سەلاحەدین ئەی کوا دوفعەی دووەمی؟ وتی دێ باشە من 500 دیلم تەسلیم کردوون پارەم تەسلیم کردوون قستی یەکەم دێ ئێوەش هەنگاوێ بنێن هەندێک خەڵک ئازادکەن بۆی کە بزانم ئێوە ڕازگۆن لەگەڵما. بەداویەکانی وت کە خەڵکی ئیمانداری خاچپەرستەکان بوون وتی ئێوە ئەتوانن و وعدم بنێ کە ئەم خەڵکە ناکوژن ئەگەر من هەموو پارە و هەموو بڕیارەکانی مەرجەکانی خۆم جێبەجێ کرد. وتیان هیچ سیقەمان بەمانە نییە. نسیقەمان بە مەلیکی فەڕەنسا هەیە نسیقەمان بە مەلیکی بەریتانیاش هەیە. سەلاحەدین وەستا کە سەلاحەدین وەستا ئەنجا ئەوانی ژۆک و پیا و هەستان 3000 دیلیان لە ناو عەکەیە هێنایە پێشەوە ڕێک بەرەو سەنگەری سەلاحەدینیان بردن بە دەست و پێبەسراوی بەرامبەر سەنگەری مسلمانەکان 3000 مسلمانیان سەربڕی. بەس بەدەم خۆشە 3000 کەس بەرچاو دۆکوش. من ئەزانم سەلاحەدین چۆن وفاتی نەکرد لەو کاتێ چۆن جەڵتەلەی نییە چۆن نەمرد. ئێمە شەقە بمرین ئەو لە خەفەتە ئێمە لە خەجاڵەتیە ئەم مێژوە زۆر جار دووبارە بێتەوە لە هەر شوێنێکا مسلمانان لێیان نەدرێ کەس خاوەنیان نییە. لەمڕۆ لە مسلمان بێخاوەنتر نییە. ئەو ڕۆژ سەلاحەدینیان هەبوو ئەمڕۆ ئەوەشی نەما.